بەگشتی ئەتوانین بڵێن لە شارێکی وەکو کەرکووکە لە ناو ژینگەیەکی بۆ شێوازەیە کە ژن هیچ پێگەیەکی نییە و کە ژن هیچ ڕێزێکی بۆ دانارێت لە هیچ شوێنێکانە لە دەستگا حکوومیەکانە نە لە شوێنە گشتیەکانە نە لە قوتابخانەیە و نە لە ناو ماڵەکانە ئەتوانین بڵین شۆک نابین کە حاڵەتێکی بەم شێوازە دەرکەوتووە هەرچەنە حاڵەتەکە زۆر هۆڤانەیە زۆر تایبەت و ئیستیسناە بەڵام ئەتوانین بڵین لە ئاستی هۆشیاری شاری کەرکووکایە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژە ئەم حاڵەتە ڕوویداوە بەڵام دەنگێکی ناڕزایەتیمان نبینی لە لای قەڵای کەرکووکەوە دەرچێت نەمان بینی لە ناو یەکێک لە بازاڕەکانی کەرکووکەوە دەرچێت ژنێکمان نبینی کە لەسەر ئەم حاڵەتە قسە بکە طبعاً ئەگەر بێدەنگی بەرامبەر دیاردەیەکی بەم شێوازە هەبێت لەوانەیە لە داهاتوودا باوکێک دەستدرێژی بکاتە سەر 4 کچی خۆی نەک تەنها 2 کچی خۆی واتە ئەمە گەڕێتەوە بۆ بێدەنگی خۆمان بۆ بێدەنگی خەڵکی کەرکووک بۆ خاوەندارەتی نەکردن لە یەکتری واتە ژنێک لە ناو خێزانێکە کە ئەبینێت توندوتیژی بەرامبەر ژنێکی کە ئەکرێ ئەگەر خۆی بەرپرسیار نەبینەوە خاوەندارەتی لێنەکە ئەمڕۆ لەسەر ئەو ژنەیە بەیانی لەسەر ئەوە خۆی لە هەموو شوێنەکان هەیە بڵین دەستنیشانی بکەین لە شوێنێکە هەبێت ئەوە تا ئەم دەستدرێژی کە ئەڵێن باوکو کچە لە ماڵەوە ڕوویداوە بە تەئکید لە هەموو شوێنەکانە هەیە بەڵام وەکو وتم کۆمەڵگایەکین ئێمە ڕەنبێت لە زۆربەی دەوایرەکانە ئەو شتانە ڕووبدا لەبەر شخصیەتی ژنەکان لەبەر ئەوەی کە کارەساتی لێ نەکرێتەوە بێدەنگ ئەبن ینی ئەوانەی کە ڕوو ئەدا و بڵاو ئەبێتەوە زیاتر ئەوکو ئێمەی کە باوکو کچەکانن بەڵامانی لە دایرەکانە ڕۆدا بە تەئکید پەردەپۆشەکرێ و کەسیش نییە لەسەری بێتە دەنگ و سکاڵاشمان نییە بەداخەوە ئێستا ئەم حاڵەتانە کە زۆر زیادی کردووە زیاتر لەگەڵ وەزعی ئەم ڤایرۆسە بڵین کۆڤید-19ەوە کە ئەمە زیاد ئێستا خەریکە زەقە بێتەوە چکە ماوەیەکی زۆر لە ماڵ بوون و کە ئەم بڵین حاڵاتی ئەم تەحەڕوشانە کە زیادی کرد بۆیش ئێمە بە پێویستمان زانی وەکو کۆمەڵی ئەمەلی عێراقی ئێستا ئەو هەڵمەتە ڕابگەینین دژی بە تەحەڕوش کە بەڕاستی لە زیاتر ئێمە لەو شۆنانەی کە هەستەکەین زیاد تەحەڕوشی تیا زیادی کردووە کە جارێ لە دەور و پشتی شاری کەرکووک ڕامانگەیاندووە و ئێستا لەم زوانش ئینشاڵڵا لە ناو شاری کەرکووک شڕایەگەێنین کە سەرەکەین بەداخە ڕۆژ بە ڕۆژ ئەم حاڵاتانە زیاد دەبێ و کە ئێستاش نزیکترین کەیس ئەو 2 کچە بوون کە باوکیان تەحەڕوشیان پێکا بە دەمێکەوە بەداخەوە کە خۆی پلەیەکی بەرزی هەبووە کە نەقیب بووە لە جێشی عێراقی